خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێوێ وەچمان لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان ڕەوان جەلال گەنجێکی هونەرمەند و دەنگخۆشە کە تازە دەستی بەکاری هونەری کردووە و یەکەم بەرهەمی دوێنێ ئێوارە بڵاوی کردوێتەوە لە چەناڵی یوتیوبی تایبەت بەخۆی گۆرانەکەی ناوی بادەی دەستی تۆیە. بەڕێزیان لە ستۆدی کورسات مەگەزین میوانمانن باز لە یەکەم بەرهەمی و هەروەها هەنگاوەکانی داهاتووتریەکەین. کاکڕەوەند بەخێر هاتی سەرچاوە. چۆن سەرەتا دەستت بە گۆرانی وتن کرد؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم میوانداریە. سەرەتای دەستکردنم بە گۆرانی وتن وەکو هەموو کەسێک کە حەزێک و خولیایەکە کە ئەتێ گۆرانی بڵێ ئەوەی کە لە دڵتایە و هەستی کاتە بە گۆرانی دەری ببڕیت. و سەرەتا لە ڕێی ئەکاونتەکانی خۆم و لە ڕێی سۆشیاڵەکانی خۆم و گۆرانیم ئەوتۆ بڵاوم ئەکردەوە و بێگومان گۆرانی هونەرمەندانی تر باڵە بە تاکید هەروەکو هەموو کەسەکانی کە گۆرانی هونەرمەندەکانی کەموتۆتەوە کە فیدباکی خەڵکە بینی کە ئەزانی کەسانەگەن حەزیان لە دەنگی تۆیە تۆش پێت خۆش ئەو بەهرەی کاتە پەری پێ بێت و خزمەتی پێ بکەیت. زیاتر تەرجیعابی بۆ ئەوەی کە باڵە بە تاکید بەرهەمێکی خۆتت هەبێت. کاتە بەرهەمەکەت من ئاماژەم پێکردناوی بادەی دەستی تۆیە، تێکستەکەی هیچ هەیە، ئاوازەکەی هیچ هەیە، بۆچی ئەو ناوەی هەیە؟ باڵە گۆرانی بادی دەستی تۆ تەمان یەکەم بەرهەمی هونەری منە و ئاوازەکەی لەلایەن هونەرمەند و مامۆستای من مامۆستا دیاری قەرەداغیەوە دانراوە و شعری گۆرانیەکە شاعیر حەسیب قەرەداغیە و سەبارەت بە ناوی گۆرانیەکە ناوی گۆرانەکە هەر لە ناو شعرەکە خۆیەوە وەرگیراوە. کاری میوزیکەکەشی لەلایەن هونەرمەندان مامۆستا بڵند قەرەداغی و لاوگلەتیفۆ بۆ کراوە. میکس و مایسترینگەکەشی هەر مامۆستا بڵند قەرەداغی خۆی بۆی کردووە. زۆر باشە. کاتە ئێستا بەرهەمەکە ئامادەیە، ئێمە بەشێک لە بەرهەمەکە بینین و دواتر زیاتر قسە لەسەر دروستکردنی ڤیدیۆ کلیپەکەکەین. فەرموون. کە بادەی دەستی تۆم دی دەرکی تەوبەم وەڕما باڵی ئەندێشەم کراوە و شەوقی شعرم تیاجما. هەر کە بادەی دەستی تۆم دی دەرکی تەوبەم وەڕما باڵی ئەندێشەم کراوە و شەوقی شعرم تیاجما. مەیە و دەست و جامە نەشئەیەکەم پێیە وا دەزانم شۆلێکم وام لە ناو عەشقی شەمە. من مەیە و دەست و جامەت نەشئەیەکم پێیە وا دەزانم شۆلێکم وام لە ناو عەشقی شەمە. جامت پڕ بێ و خەندە لێوت پڕ بکات و دەرکەوێ چش لە مووی چەرمووی سەر و ڕیش دێمە هەڵپەڕکێ و سەمە یان دڵۆ پێگارەقەی تۆ بێتە سەر لێوی حەزم بۆی کاکەڕەوەند دەستەکانت خۆش بێ، دەنگت زۆر خۆشە، ڤیدیۆ کلیپەکەش زۆر سادە و زۆر جوان بوو. بیرۆکەکەی هیچیە بوو؟ بیرۆکەی کلیپەکە برای ئازیزم کاک باوە محەممەدە هەرخۆشی سەرپەرشتی ئیشەکەی کردووە. بەڵێ باست لەوە کرد سەرەتا ئاماژەت پێکرد کە شعرەکە هی شاعیری گەورە حەسیب قەرەداغیە و شعرێکی کلاسیکە تۆ خۆت گەنجی و ئەمە یەکەم بەرهەمتە، بۆچی یەکسەر دەست داوەتە شعرێکی کلاسیک؟ خۆی دروستبوونی گۆرانیەکە
لە سەرەتاوە مامۆستا دیاری وەکو هەدیەک پێشکەشی منی کرد گۆرانیەکە واتە هەم ئاوازی گۆرانەکە کەی خۆیەتی هەم دانانی تێکستەکەش هەمووی لەسەر ویستی خۆی بوو و پێی خۆش بە منم گۆرانێ بەم شازە دەست پێ بکەم. بەڵێ بادەی دەستی تۆ هەرکە گوێ لە بەرهەمەکەشە گریت یەکسەر زانی کە گۆرانەکە بۆیە ئەم ناوەی هەیە. بەڵێ ڕاستە هەر لە ناو تێکستەکە وەرگیراوە نای گۆرانەکە. زۆر باشە بۆ هونەرمەندێکی گەنجی وەکو تۆ کە هەنگاوەکانی سەرەتاتە ئەبێ چی بکەی یان کە خۆت بیر لە بەرهەمەکانی داهاتووی خۆتەکەیتەوە چی ئەبێ بکەی بۆ ئەوەی کە بتوانی بەرهەمەکانت دەنگدانەوەی هەبێ و زیاتر بچێتە ناو خەڵکەوە؟ بەڵێ لەو ڕۆوە کە دەنگدانە و کە لەوەی تۆ گۆرانەکان بچێتە ناو خەڵکەوە پێویستە سێری ئەو بکەی کە بزانی خەڵک و گوێگر خواستیانە سەر چ گۆرانێک زیاترە چ ستایلێک زیاترە و ئەو شعری لە گۆرانەکانە بەکارێت کە ئێستا وەکوی خۆمان کە پێشتر کە گوێمان لە گۆرانی گرت و ئێستش بەردەوام گوێگرین ئەو شتێک کە بەتایبەت نۆستالژیا و یادگاری لای تۆ دروستەکە شعری گۆرانیەکەیە بەڕای من کە ئەبێت شعرێکی باش لە گۆرانیەکە تا هەبێت و ئەوەی کە ئێستا هەیە پێویستە لە ستایلێکی مۆدرنە ئیشکەی لە ستایلێکی تازای ئیشکەی بە پێی خواستی ئەم جیلە تۆ ینی گۆرانی بۆ ئەم جیلەڵی یادگاری بۆ ئەم جیلە دروستەکەی بۆ پێویستە لەسەر خواستیوان کە ستایلێکی نوێ هەڵبژێریت و شعرەکە و زمانێکی سادەی هەبێت. ئاساییە ئەگەر شعرێکی کلاسیک هەڵبژێری و لەگەڵ ستایلێکی مۆدرن یان ئەگەر ڤیدیۆ کلیپەکە زۆر مۆدرن بێت یەکەگرێتەوە؟ وەکو ئەم گۆرانی من کە ئێستا دروستم کردووە شعرەکەمان کلاسیکە بەڵام ئیشی مۆسیقاکە و ینی کارێکی سێتکەمان و گیتاری زۆر جوانی بۆ کراوە کە مۆدرنە ئیشەکە و شعرەکەشی کلاسیکە و ئەوەش ئەمە تەسەورەکەی زۆرتر بشێتە ناو خەڵکەوە بە تایبەتی گەنجان و سوشیال میدیا و ئەوانەی کە زۆر با بڵێن لە سوشیال میدیاوە زیاتر گوێ لە بەرهەمی هونەرمەندەکانەگرن. وەکو ئەوەی کە بڵێم ئەم بەرهەمەی من لە چا ئەوەی کە یەکەم بەرهەمە و ئەو فیدباکانی پێم گەشتەوە زۆر ینی دڵم پێی خۆش بووە پشگیرێکی باش بووە من لە یەکەم بەرهەمە بەڵام وەکو ئاماژەشم پێکرد کە پێویستە کات شعرێ بێ زمانێکی سادەی هەبێت و ئاسان بێ بۆ تێگەشتنی خەڵک لەو بڕوایم کە گۆرانەکەم ئیشی خۆیەکە لەو ڕۆی کە بۆ منە من باوکی خۆم کە تەمەنێکیەیە لەوانەیە حەزی لە گۆرانیەک بێت لە شعرێک بێ کە وشەی کوردی پەتی تیا بەکار هات بێ و مانایەکی واتە ئاستێکی بەرزی زمانەوانی تیا بەکار هات بێ لە شعرەکە یعنی ناکرێ هەر گوێ بۆش بێ کە گەنجان حەزیان لە چییە ئەم گۆرانیە لەوانەیە نەچێتە ناو هەموو گەنجێکەوە نەچێتە ناو سوشیال میدیاوە بەڵام بینەرێکی باشێ بێت و ئەو هونەرمەندانی لەسەر خۆمانون کە گۆرانەکان ئەبینەوە دڵنیام هەم تێکستەکەم ئاوازەکەشیان بەدڵەوێت. زۆر باشە پێش ئەوەی کە ئەم بەرهەمە تۆمار بکەیت باستت لەوە کرد کە لە سوشیال میدیاکانی خۆتەوە چەند بەرهەمەیەک یان چەند کۆپلەیەکت بڵاوە کردەوە زیاتر ئەوانە بەرهەمەی چ هونەرمەندێک بوون؟ وەکو سەرسامی وەکو ئەوەی کە من پێشتر ئیشم لەسەر کرد بێ طبعاً بەعام گۆرانی هونەرمەندەکان مانوتەتەوە و بەگشتی گۆرانیەکانی هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا و ئەژدەر وەهبی و عەدنان کەریم مامۆستا دیاری ینی گۆرانی ئەمانوانتەوە بەڵام وەکو ئەوەی کە من پێم خۆش بێت بۆ منە وەکو نۆستالژیای بیری خەڵکی بێنمەوە یان ئەوە تا گۆرانەکانی نێ بکەمەوە بەلایانی خۆمەوە سەرسامی هونەرمەند عەتا قەرەداغیم. ئەمە یەکەم بەرهەمی تۆیە قورس بوو ئەو هەنگاوە بەرهەمهێنانی کارێکە تایبەت بێ بە خۆت هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی تێچووەوە هەم لە ڕووی کوالیتی کارەکەەوە؟ بەڵێ بە تاکید وەکۆی کە یەکەم ئیشتەوە کۆی کە بەرچاوڕوونێکی بەو شێوێت نییە لە چاو هونەرمەندێکا کە چەند ڤیدیۆ کلیپێکی هەیە و دەمێکە لە ئیشەکە بەڵام سپاس بۆ هەموو کەسانی کە هاوکاریان کردمواتە ئەکرێ بڵم نیوەی ئیشەکە هاوکاری کراوم و ئیشەکانم بۆ ئاسان کراوە هەم لەلایەن مامۆستا دیاری خۆی و هەم لەلایەن کاک باوانەوە کە ئیشەکان زوو هاتن بەدەستەوە و ئەو کاتێک کە من دەسم کرد بە ڕیکۆردی گۆرانیەکە هەتا کاری میوزیکەکەش ئامادە بوو من تەنها ئەوم لە سەر بوو کە میلۆدیەکە وەربگرم و شعرەکە لە بەرکەم هەر ئەوە نەبوو کلیپەکەش بەڵێ بە تاکید کاتی ویستووە بەڵام بەگشتی ئیشێکی باش بوو. بیر لەواکەیتەوە کە داهاتوە خۆت ئاواز دابنی یان تێکست بنووسی بۆ بەرهەمەکانی خۆت؟
بۆ بەرهەمەکانی خۆم طبعا ئاوازدانان ینی شتێکیەوە ئاسان نیە من بڵم ئەتوانم ئاوازی خۆم دانم چکە من کەسێکی ئەکادیمی نیم بەڵام کەسانی زۆر باشتر هەن لە من کە ئاوازدانەری باشن شەر نییە ئەوەی ئاوازەکەت بۆ دانێ خۆی هونەرمەند بێ لەوانەیە مۆسیقێکی زۆر باش بێ ینی شتێکی ئاساییە من خۆم ناتوانم ئاوازدانم بەڵام لە یەکێکی وەرەگرم و ئاوازێکی جوانم بۆ دروستەکە تێکستی شاعری زۆر باشمان هەیە کە ئەتوانین ئیسفادەیان لێکەین بۆ خۆمان نەگەو احتیمام نەکەمە سەر خۆم بەڵام پێویستە ناوی ئەوانیش هەبێت بە ناوی ئەوانە کۆمەڵی ئیشمان هەبێت و شتی باش پێشکەشکەین. زۆر باشە لە یوتیوب چەناڵی تایبەتی خۆت بەرهەمەکەت بڵاو کردەوە پێشتر هیچ بەرهەمێکی تۆ بڵاو ببوو لەوێ واتە ئەو پارچە با بڵێن گۆرانیانەی کە پێشتر لە سوشال میدیاکانی خۆت بڵاوتە کردەوە یان ئەمە یەکەم بەرهەمی تۆ بوو کە لە یوتیوب چەناڵی تایبەتی خۆت بڵاویکەیتەوە؟ بەڵێ ئەمە یەکەم پۆستم بوو کە لە چەناڵی یوتیوبەکەی خۆشمان بیکەم پێش ئەوە هیچ ئەکاونتەکەم هەبوو بەڵام هیچ بیرم لەوە نەکردبوو کە من بەڕاستی ڕۆژێ ڤیدیۆ کلیپێکمە بیان ڕۆژێک ئەگەم ئەو مستاوای کە گۆرانی خۆمم هەبێ خۆم خاوەندارێتی گۆرانی بکەم کە چەند ساڵێکە گوێ لە گۆرانی بێژانی ترەگریت هەستێکی خۆشەوە زۆر دڵخۆشم بۆی کە سەخاوەنی گۆرانی خۆمم. دەستەکانت خۆش وێ بە هیوای بەرهەمی زیاتر و کاری زیاتر. سپاس دەکەم ڕەوەن جەلال کە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی. زۆر سپاس بۆ تۆ.